صباح الخير يا شيخ. قبولك الزيارة. سەرتا بەخێر بێن زۆر سوپاس بۆ بەسەرکردنەوەمان ئێمە وەکو خەڵکی گوندی دووگومان و بەتایبەت بژاڕاقە و مەنتیقەی سەنگەسەری سوپاس بەخوای گەورەکە توانیمان ساڵەکانە فەرزی عەمرە بەجێ بگەێنین. زۆر سوپاس بەخوای گەورەکە ئەو دەرفەتەی بێن بەخشی و ئێمەی بانگەشی بۆ ماڵەکەی خۆی. دیارە ئەنجامدانی فەرزی عومرە ئێستاکان لەم خەڵکی ناوچەکەەوە بەتایبەت دووگومان بووە بە چۆن دەڵێ خەڵکێکی زۆر سەداین دەکاتە کە دەچی بۆ شوێنە و خوای گەورە دەرفەتە پێ دەبەخشێت. کە کاتێکیش کە دەیتەوە زۆر سوپاس بۆ خوای گەورەکە خەڵکێکی زۆر سەدان دەکات و لە گوندەکەی ئێمە خەڵکێکی زۆر سەدامانەکە کە دێنەوە. پەیوەندی کۆمەڵایەتەکان لێرە چۆنە؟ پەیوەندی کۆمەڵایەتەکان لێرەکانە سوپاس بە خوای گەورە زۆر بەهێزە. خەڵکی زۆر سەدان دەکات. السلام ورحمة الله وبركاته. السلام يا شيخ. أرسك بخير. شو اللي بقول لك؟ سلامتي. يا بابا والله من مخوة. شو بيش كذبون السؤال ده. دو شو دورو جنب ريوبون. تاكيني وندري. بس يا أخويا كيني وندري. قدام بسينو شنو حرام شنو بس شنو مكي سفرك ياخذ ذوق وشنكت ببلاتي وبخشك بلاتي عندها لو انا هشتغل ذات كاسي تلاوي او عند خوش بمرين بس باين جديده ديته وتعدم الحال خوش بشيء صباح مروان بكيو زياده سام كيو عند خوش تيبقري او عند خوش مرين وي يعني والله الخوشان بياو ريني بيتو أنا برسيدة بينا تشينو دبينا أنا براتي أنا كرتي أنا كشتها إلا من دري خدنا بيه لو من دري زور خوش زور هالخوش عالم زور بنقول بخير شاي من والله ببيع خوش سويتني جورا قاعدني مدينة شو السلام اللي كدود دورا بدو السوراين لما مسكتين شو أنا بهم جا شو ساعتني بدكت. ما بخو بابكم ودايكم وشيكشمان الله بالله سفر خيديه شوار خزمين لما على خمانده دوي لا تقول نخش سين فركشمان هلا قول نخش خمان الله بنا وانا تشار خزم كسكاري خمان بفضل منطقي سنجسر ودوري بريبون مرام سفري خوش بلا خواب زياد والله باش بلا خواب زياد بوي شوني مزيوتي ما شوني مال اخواني مكه مدينه بلا خواب زياد بي ما شوني كي بيروز مباركه سفري خوش معك بخو تقريبا 6 نفر بين بيك وبين يعني خوش عاطفي كتو اون دخز مو كسكار سدان دكدي تبخيرات نيت ديرك يعني وكو يق عائلين يعني وقند بيك يق عائلي يقول كيما هم سدان دكا هم بدينو بخيرات نيت شو زيادة خوش عرض دكا تو شويني كوار بيروز مبارك هاتويوا او خلكش ديت سدان دكا وديت بخيرات نيت زيادة يعني نلط خوش دكا الحمد لله لو دفري إما ولا تواوي كردستان مسلمانان ضليان بمالي خواي پروردگار خوشا بو سفري وعمري خوشا لو دفري إما لا بجدر رقي بتايبتي لا ورزي زستانان دا الحمد لله خلقي كي زور سرداني مالي خواي پروردگار دكات بزوري بيكوا وكبلي مجموعيك خلق رق دكون لا باسك دا بيكو سرداني مالي خواي گور دكن لو دەڤەرەی ئێمە الحەمدولله نەریتێکی جوان هەیە کە خەڵک بەیەکەوە سەردانی ماڵی خوای گەورە دەکا و عومرە دەکا و دڵی بۆ سەفەرەی خۆشە. ئەمن بۆ خۆم لەو دوو سێ مانگەیدا دوو جار چووم هەر جارەی پاسێکم لەگەڵ بووە ینی پاسێکی 45 کەسی بەیەکەوە هەر لەو دەڤەرەی خۆمان لە پشدەرێ بەتابەتی لە سەنگەسەر و دەوروبەری بەیەکەوە پاسێک ڕۆیشتوین کە 45 کەس بووە ماڵی وا هەیە 4 کەسی هاتووە ماڵی وا هەیە 6 کەسی هاتووە 3 کەس هاتووە ئیدی بە زۆری خزم و دۆست و کەس بەیەکەوە الحەمدولله سەردان دەکەن و دڵیان بەو سەفەرە و بۆ ماڵی خوای گەورە خۆشە. لەو دەڤەرەی ئێمە دیاردەیەکی جوان هەیە کە شتێکی کۆمەڵایەتیە خەڵک کە دەچێتە عومرەکردن دوایی دێتەوە وەکو جێژنێکی لێ دێت ینی خەڵک سەردانی یەکتری دەکات لایانی کۆمەڵایەتی بەهێز دەبێت ئەوانەی کە دەچنە عومرە کە دێنەوە هەموو خەڵک وەکو بڵێ بەیەکەوە سەردانیان دەکات و سەردانی هەموو عومرەکارەکان دەکات. بەڵێ پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێز کردووە لایەنێکی کۆمەڵایەتی هەیە کە
خەڵکەکە کە دێتەوە بە جۆرێک لە جۆرەکان کە سەردانی یەکتر دەکات پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز دەبێت خزمەتی بەهێز دەبێت خەڵکی یەک خاک و یەک نیشتیمانی لەو گوندەیدا یەک کەسی ئاوارە و غەوارەی تێدا نییە ژن و ژنخوازی خاڵ و خوارزایەتی مام و برازایەتی کەسایەتی هەمووان بەیەکەوەی وەکو ئەو پنجەی لە خۆشی و ناخۆشیدا بەیەکەوەی لە شین و لە شایی و لە هەموو شتێک بەیەکەوەی ئەوە ئەو کابرای بەخۆی مەسەرەن چوو هاتوتەوە مەگەر چۆنایەکی بێدەنا پیاو نامێنیە گەنێتە بەخێراتنی ژن نامێنیە گەونێتە بەخێرات